يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، لە زنجیرە باسەکەماندا بەناونیشانی سەرچاوەی کێشەکان و چارەسەریان لە ڕوانگەی فەرموودەی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم لە وتارەکانی ڕابردوودا لە خزمەت فەرموودەیەکی خۆشەویستماندا بووین کە ئیمامی بوخاری و مسلم لە صحیحەینا ڕیوایەتیان کردو و دەفەرمێ لا تباغضوا ولا تحاسدوا ولا تدابروا ولا تقاطعوا وكونوا عباد الله إخوانا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی چوار سەرچاوەی کێشەکانی نێوان مرۆڤەکانی کردووە. فەرموویەتی لە خاڵی یەکەمە بوغز لە یەکتریدا مەگرن، دڵتان پڕ مەکەن لە قین و ڕق بەرامبەر بە یەکتری، هەروەها دوای ئەوە حەسوودی بە یەکتر مەبن، پشت لە یەکتری مەکەن، لە یەکتریدا مەبڕێن، بەندەی خوا بن و برای یەکتری بن. ئەو چوار شتە بغز و حەسوودی و پشت لە یەککردن و لە یەکتریدا بڕان هەر یەکەیان یەکتری ڕادەشێشێ. ئینسان لە بەرامبەر کەسێکە ڕەفتارێک هەڵوێستێ قسەیەکی بەدڵ نابێ، پێویستە دڵی خۆی پاکاتەوە و عوزری بۆ بێنێتەوە. ئەگەر نەیکرد خاڵێکی ڕەش لە دەرونیا بەرامبەر بە برا و خوشکە ئیماندارەکەی پەیدا دەبێ. ئەوە پێی دەڵێن بوغز، کە بوغزت لە کەسێک بوو، حقدت لێی بوو، ڕقت لێی بوو، سەرنجام حەسوودیشی پێ دەبەی، چونکە ئەو کاتە مراقەبەی ژیانی دەکەی، بە خۆشیەکانی دڵ ناڕەحەت دەبی، بە ناڕەحەتیەکانی دڵ خۆش دەبی کە ئەوە حەسوودیە. ئەگەر حەسوودیت پێ برد، ئەمجا تەدابوڕ ئەوەیە حەز ناکەی ڕوبەڕووی بیتەوە، حەز ناکەی هاتوچۆی ماڵی بکەی. ئەگەر ئەو پشت لە یەککردنە هەبوو هاوکاری ناکەی، ئەمجا تەقاتوعیش دروست دەبێت، پچڕان لە یەکتریش دروست دەبێت، پارچە پارچە بوون دروست دەبێت. لەسەر خاڵێک لەوانە قسەمان کردو، ئەمڕۆ دەگەینە سەر فەقەرەی چوارەمی وەلا تەقاتەعوا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی پارچە پارچە مەبن. ئەی ئومەتەکەم، ئەی ئیماندارانی بەڕێز، پارچە پارچە مەبن لەناو خۆتاندا، لا تەقاتەعوا، مەبن بە چەند بەشێکەوە. مرۆڤەکان بەگشتی و ئیمانداران بە تایبەتی هەمومان بەیەکەوە جوانین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوو نمونەی بۆ هێناینەوە. لەو دوو نمونەیەدا نیشانمان دەدا هەر یەکەمان پێویستیمان بە کەسی بەرامبەرە. ئەگە ئیمانداری ڕاستەقینە بین و خواناسی باش بین، دەبێ وەکو ئەو دوو نمونەیەی پێغەمبەری خوا بین صلی الله عليه وسلم. لە فەرموودەی یەکەما کە ئیمامی بوخاری ڕیوایەتی کردو دەفەرمێ المؤمن للمؤمن كالبنيان يشد بعضه بعضا وشبك بين أصابعه. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پەنجەکانی خۆی خستە ناو یەکترەوە، زۆر جار خۆشەویست لە وتارەکانی ئاماژەی دەستی زۆر بەکارهێناوە. پەنجەکانی خستە ناو یەکترەوە فەرمووی ئیماندار بۆ ئیماندارێکی تر وەکو بینایەک وایە، وەکو خشتەکانی دیوار وایە، هەر یەکەیان ئەوی تر دەبەستێتەوە. هەر یەکەمان بلۆکمان بینیوە، خشتمان بینیوە چۆن دەچنە سەر یەکتر و یەکتری دەبەستنەوە، هەر یەکەیان ئەوی تر ڕادەگرێت. ئەبێ ئیمانداران ئەوە پشت و پەنا بن بۆ یەکتری و یەکتری ڕابگرن، پشتی یەکتر بن، نەک پشتی یەکتر بشکێنن. لە فەرموودەی دووەما دەفەرمێت تەرى المؤمنین فی تەراحمهم وتوادهم وتعاطفهم كمثل الجسد إذا اشتكى عضو تداعى له سائر جسده بالسهر والحمى. ئیمامی بوخاری ئەم فەرموودەیەشی ڕیوایەت کردووە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئیمانداران لەناو خۆیاندا لە سۆز و بەزەییدا، لە خۆشەویستیدا، لە بەزەیی هاتنەوەدا بە یەکتریدا وەکو یەک جەستەوان. مسلمانان دەبێ وەکو جەستەیەک وابن، کاتێکەوە ئەندامێکی ئەو جەستەیە ئازاری دەبێ، تەواوی جەستەکە خەوی لێ دەزڕێ و خەوی لێ حرام دەبێ و هەموو جەستەکە تاشی دێتێ. ئێمە گە تەماشاکەین بەڕێزان، تۆ دانێکت دێشێ، ئەو شەوە خەول لێ ناکەوێت، تۆ دانت هێشاوە کەچی لەسەری پەنجەی قاستەوە تایدەیە تا تەپڵی سەرت، پەنجەیەک نینۆچێکت ئازاری هەیە، هەموو جەستت سەرت پێوەی دێشێ. هەموو ئەم جەستەیە خەوی لە خۆی زڕاندووە لەبەر خاتری یەک ئەندامی، و هەمووی ئازاری هەیە و تای لێ هاتووە لەبەر خاتری ئەندامێکی.
مسلمانانیش دەبێ ئاوا بن. ئایا مسلمانی ژیرتان بینیوە کەسێ حەز بکات دەستی ببڕدرێتەوە قاچی پێی خۆش بێ؟ بە بێگومان نەخێر. فەرمودەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئێوە دیوار بن بۆ یەکتری پاڵپشت بن و تەواوکەری یەکتری بن. فەرمووی ئێوە جەستەیەکن ئیمانداران لەناو خۆتاندا، ئیماندارانی ڕاستەقینە جەستەیەکن، بە ئازاری هەر مسلمانێک لە هەر شوێنێکە ئەبێت و ئازارێکت پێ بگا. هەمیشە سەیری خۆتکە، لە هەر شوێنەکە بینیت خەڵکێک ناڕەحەتە، نەبووە خاوەنی موسیبەتە، گرفتارە، ناڕەحەتیە کاتۆتە پێشی، هەرە ئەرکە ئیمانیە بچووکە کە بەرامبەر بە تۆ ئەوەیە لە دڵەوە پێی ناڕەحەت بی، ئازارێک بچێشی، زەردەخەنەی بۆ نەکەی، بە خەمەکانی دڵخۆش نەبی. ئەمە ئەو پەڕی بچووکی هەڵوێستی ئیماندارە بەرامبەر بە برای ئیمانداری خۆی، بەرامبەر بە خوشکی خۆی. هەموو ئەوانەی کە لە گردوونان پێمان دەڵێن ئەگەر شتەکان لە پەنایەکە بن و پارچە پارچە نەبن بە قازانجی خۆیان تەواو دەبێ. جەنەبتان هەمووتان بینیوتانە لە پاییزان و لە بەهارانە باڵندەکان کۆچ دەکەن. کۆچی باڵندەکان لەگەر مەسێرەوە بۆ کوێستانەکان و بە پێچەوانەشەوە ئەبینین بە تایبەت قاز و قڵنگەکان کە بەسەر کوردستانی خۆشمانە تێدەپەڕن. سەیریان کەم بەڕێزان ئەمانە بە چ شێوازێک دەفڕن؟ بە شێوازی PTV یان بە ژمارە حەوتی کوردی کە دەنووسرێ، بە شێوەی ژمارە حەوت دەفڕن، یەکیان لە پێشەوەیە، دواتر وردە وردە دابەش دەبن، لە دواوە فراوان دەبێ. ئەمە بۆچی وایە؟ خوای پەروەردگار کە ئەم باڵندەی دروست کردەوە ئاوا لەسەر ئێمەوە دەفڕن و کۆچ دەکەن، بە هەزاران کیلۆمەتر دەبڕن. بۆچی شێوەی فڕینەکەیان ئاوایە؟ بۆچی بە تەریبی هەمویان بەیەکەوە لەسەر یەک ئاز نافڕن؟ بۆ ئەو شێوە حەوتە دروست دەکەن. ئەو دەرسە دەدەن بە ئێمە و ئەو قازانجەی بۆ خۆشیان هەیە کە زانانی بواری ئاژەڵناسی و باڵندەناسی دەڵێن ئەگەر ئەو تەیرانە لە شێوەی PTV و ژمارە حەوتا دەفڕن، یەکیان سەرکردەیە لە پێشەوانی تریان باڵەکانی بۆ دەکەن، لە 171 خێراییەکان زیاتر دەکات لەوەی کەوا بە ئاستی تەریبی یەکتر بڕۆن. یعنی 170 وزەیان بۆ دەگەڕێتەوە، هەر یەکیان ئاستێک بەوەی تر دروست دەکات، دەتوانن مقاومەی بایەکە بکەن کە بەرەو ڕوویان دێ. ئەگە هەمویان لە یەک ڕیز و یەک سەفا بڕۆیشتنایە لە 171 گەشتەکەیان دوا دەکەوت. خۆی گەورە ئەو عەقڵی خستۆتە ئەو مێشکە بچکۆلانەوە بەم شێوازە ئەندازیاریە دەڕۆن. پاشان هەر وەختێک سەرکردەکە لە کەلێنی یەکە لە پێشی پێشەوەیە ماندوو بوو، چونکە ئەو لە هەمویان قورسایی زیاتر لەسەر بەرەو ئاڕاستەی بایەکە دەڕوا، ئەوانی تر هەر یەکەیان قووەتی بایەکە کەمتر دەکاتەوە لەسەر، دێتە دواوە. ئەڵێ من ماندوو بوو، دێتە دواوی دواوە، ئەوەی دواوی دواوە دەچێتە پێشەوە دەبێتە سەرکردە. بەم شێوەیە تا دەگەنەجێ هەر یەکێک لە ئەوانە ڕۆژە دەبێتە سەرکردە، ئەوی دێتەوە دواوە. لەوێش پێمان دەڵێ ئەگەر ئێوە بە کۆمەڵ بن، کارەکانتان دەستە جەمعی بێ، ڕێز لە کاری یەک بگرن، بە یەکەوە بڕۆنە پێشەوە، زەختی ژیانتان بەڕێزان زۆر لەسەر کەم دەبێتەوە. پاشان شەر نییە ئەو کەسەی سەرۆک بێ، هەتایە هەر سەرۆک بێ، ڕۆژێکیش بابێتەوە ناو کۆمەڵەوە، بایەشیشی تر بڕواتە پێشەوە، لێی کەم نابێتەوە، کەمی نییە، ماندوو دەبێ، بابێتەوە ناو ڕیزەکەوە، یەکێشی تر بڕواتە پێشەوە، جارێش کە سەرێ ئەو دێتەوە. هەموو ئەو شتەی کە لە دەوروبەرمانایە و لەو ئاسمانەوە کە ئەو باڵندە بە سزمانە و بێت گوناهانە دەبینین، پێمان دەڵێن ئەی مرۆڤ کارەکانی ئێوەش بەیەکەوە جوانن، لە یەکتری دامە بڕێن و پشت لە یەکتری مەکەن. خۆشەویستانم، 4 شت هەیە لە ژیانە، هەم مای تەبایی و نزیک بوونەوەن لە یەکتری، هەم مای لە یەکترازان و دوژمنایەتین بۆ یەکتری. ئەم 4 شتە لە دنیادا بۆ هەموو کۆمەڵگەی مرۆڤایەتی یان مایە ڕەحمەت و خێر و بەرەکەتن و بەیەکەوە کۆمان دەکەنەوە، هەر ئەم 4 شتەش بە نەزانی بەکاربێن ئەبنە مای تەفرەقە و لە یەکدا بڕانمان، هەمومان پارچە پارچە دەبین پێیان. خاڵی یەکەم بریتە لە دین، ئاین. دین هات هەموو مرۆڤەکانی کۆکردەوە لە چوارچێوەیەکە، پێمان دەڵێ ئێوە براو خوشکی ئاینین، ئینەمە المؤمنون ئیخوە. هەر ئیماندارێک کە شایەتمانی هێناوە بە وەحدانیەت و تاک و تەنهایی ئەڵڵا، بەڕاستی پەیامی محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم کەوتوێتی ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله براتە و خوشکتە. ئێمە لەسەر ئەم عەقیدە پەروەردە بووبووین، بۆیە لە تەڵقینی مەلای کووردا کە لەسەر قەبرەکەش ئاخر جار کە دەمان خەنە گۆڕەوە پێمان دەڵێ، مامۆستا دەڵێت لە قەبرەکەیە پرسیارت لێ دەکەن چێ براتە و چێ خوشکتە، ئەی مردووە و جواب دەوە بڵێ هەموو پیاوانی ئیماندار برا من، هەموو ئافرەتانی ئیماندار خوشک من. ئێمە ئەمە هەستمانە، کەواتە ئەگەر بەم ڕوحیەتە سەیری ئاینکەین،
ئاین کۆی کردینەوە دین کۆی کردینەوە من ڕقم لە تۆ نییە حتا ئەگەر لە هەر جیهەتێک بی لە هەر شوێنێک بی چونکە برامی چونکە خوشکمی دین مرۆڤی بە جیاوازی جوغرافیا ڕەنگی پێ زمان جیاوازی چینایەتی کردە برای زۆر خۆشەویستی یەکتری دینی خوا ئیسلام ئەمەی پێکرا سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم سیر کە پیاوێکی وەکو ئیمامی ئەبوو بەکر عەرەبە لەناو عەرەبە قوڕەیشیە سپی پێستە لە چینی ئابووریدا زۆر دەوڵەمەند و بازرگانێکی گەورەیە لەناو چینی کۆمەڵایەتیدا لە ئەشرافی قوڕەیشە ئاینی ئیسلام دەیکا بە برا و هاوسفرە و هاومەجلیسی کەسێکی وەکو بیلالی حەبەشی کە عەرەب نییە و حەبەشیە ڕەش پێستە بێکەس و کارە کۆیلەیە داماوە بێپارەیە دەبێتە برای ئەبوبەکری سدیق سوهەیب ڕۆمیە دەبێتە برای عومەری کوڕی خەتاب جابان کوردە و لە کوردستانەوە ڕۆیشتووە بۆتە برای بیلالی حەبەشی مهاجرون و ئەنسار لە مەککەوە ڕۆیشتن بۆ مەدینە بوونە برای یەکتری خان و ماڵیان بەیەکەوە دابەش کرد کەواتە ئیسلام لە فترەیەکی زەمەنی زۆر باشە توانی هەموو دیری جوغرافی چینایەتی بنەماڵە هەمووی لابە هەموو خەڵکی بکاتە برای ئیمانداری ڕاستەقینەی یەکتر تەنانەت بەڕێزان ئەوانەی ئیسلام کە هات دینە ئاسمانەکانیشی لە یەک نەکرد بە پێچەوانەوە ئیسلام کە هات ئەوانەی دینی حەقیان لە مەسیحێت و جوولەکە دەناسی بوونە برای ئێمە ئەوەتانە کاتێک کە موسڵمانان هیجرەت دەکەن بۆ لای مەسیحیەکانی حەبەشە پاشای حەبەشە نەجاشی کاتێکەوە کافرەکانی مەککە داوای لێ دەکەن موسڵمانەکان تەسلیم کاتەوە جەعفەر و هاوڵانی پێیان دەڵێ ئەو قورئانەی جەعفەر خوێندیەوە لەبارەی مەریەم و عیسایەوە ئەو ئیسلامەی ئێوە کە بۆ محەممەد هاتووە لەگەڵ عیسای پێغەمبەرە بەس ئەم هێڵەیان بینە یعنی ئێمە لەگەڵ موسڵمان لەگەڵ مەسیحیەکانیشدا هێڵێکمان بینە کاتێک کە وەرەقەی کوڕی نەوفەل پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خەدیجەی خێزانی دەیبا بۆ لای دەڵێ وەحیم بۆ هاتووە لە شکەوتەکەدا ئەو پیاوێکی مەسیحیە لێی تووڕە نابێ و ڕقی لێی نابێ ئەڵێ خۆزگە ڕۆژێک من بە گەنجی تۆم بناسیایە و دیفاعم لێ بکردیایە خۆزگە لە خزمەت تا بوومایە کەواتە دینی مەسیحیەکان لەگەڵ موسڵمانەکاندا دیسان جارشکە کۆمان دەکاتەوە ئێمە لە یەکتری دوور نین عەبدوڵای کوڕی سەلام جوولەکە بوو بۆ یەکەم جار کە پێغەمبەری خوای بینی شایەتمانی پێهێنا وتیان خۆ هیچ پرسیارێک لێ نەکرد وتی ئەوە دەموچاوی پیاوی درۆزن نییە ئەوە پێغەمبەری خوایە قەت ئەو دەموچاوە لێی نەوەشەوەتەوە ڕۆژە درۆ لەگەڵ خەڵکا بکات چۆن درۆ بەدەم خواوە دەکات کەواتە ئاین مرۆڤەکان کۆ دەکاتەوە ئاین کۆمان دەکاتەوە لە قورئانی پیرۆزدا دوو مەشهەد عەرزی جەنابتان دەکەم کە پێمان دەڵێ ئێوە بەیەکەوە جوانن ئەی ئیمانداران ئەی خواناسان ئێوە هەمووتان بەیەکەوە جوانن سوورەتێکمان هەیە سێ ئاەتە کورتترین سوورەتی قورئانە سوورەتی العەصر بەڕێزان دیقەتی قورئان بدەن والعەصر سوێن بەکات إن الإنسان لفي خسر هەموو مرۆڤایەتی هەموو ئینسانێک لە خەسارەتمەندیدایە إلا وكسنة بتشوى صفتيان تدا إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر جاء سير القرآن كاد دفرمي إن الإنسان لفي خسر لسياق فردايا بس يكتاك كسا بلام كاتب باسي صفة كان دكا إلا الذين آمنوا بواوي جماعة أوانيك إيمان دارن كاري إيمان داري بكوملوا بجماعة دكري عملي الصالح وعملوا الصالحات بجمع هنايتي بكو کاری جوان بە تەنها بە من ناکرێ بە تۆ ناکرێ پێویستی بە هەمومانە نابێت تەفرەقە بین ئەگەر بمانەوێت عەمەلی ساڵحمان نەبێت دەبێت دەست لە جەمع کار بکەین ئەبێت بە ڕێکخراوی کار بکەین وەسیەت بە حەق و ڕاستی ئەبێت بەیەکەوە بین ئەنجا حەق سەر دەکەوێت وەسیەت بە سەبرگرتن دەبێت وەسیەت بکەین بە یەکتر من ئامۆژگاری جەنابەت بکەم تۆ ئامۆژگاری ئەو دەکەیت تۆ بەبیری منی دەخەیتەوە وەسیەت بە سەبر لەسەر خواناسی لەسەر دینداری لەسەر دوورکەوتنەوە لە خراپە و بێشەرعیەکان پێویستی بە کاری دەستە جەمعی هەیە ئەگە پارچە پارچە بین بەڕێزان ئەمەمان پێ ناکرێت کەواتە ئاەتە سوورەتەکە لە ئەوڵەوە بە فەر دەستی پێکرد بەڵام کاتە کەوتە سەرکردارەکان پێمان دەڵێ هەمووتان دەبێت بەیەکەوە بن ئەمجا ڕزگارتان دەبێت دووەمیان لە سوورەتی فاتیحەدا خوای پەروەردگار سەرەتای سوورەتەکە سەیکەن الحەمد لله رب العالمین هەرچی ستایش و باشی و حەمد و سەنایە شایستە بە زاتێکە کە ئەڵڵایە و ڕەبی عالەمینە الرحمن الرحیم خوایە کە تەواو پڕە لە سۆز و میهرەبانی مالکی یەومی الدین خاوەنی ڕۆژی دینە جا دین لێرەدا دوو مانای هەیە یعنی یەکەم پێمان دەڵێن لە ڕۆژی قیامەتە بەس لە ئاینەکەت پرسیاری لێ دەکرێت لێ ناپرسی لە ڕەنگت چۆنە دەنگت چۆن بوو باڵات چۆن بوو
و یای ئاینەکەت بە دینیش بە مانایەکی تر بە مانای پاداشت و سزایە خوا خۆی خاوەنی پاداشت و سزایە لە قیامەتە هەتا ئێرە سەیری سوڕەتی فاتیحاکە کە گەورەترین سوڕەتی قورئانە وەکو کەسێک بە غایبی باسی خوای پەروەردگار بکە کەسێکی غایب کەسێک لەبەر چاوە وەصفی خوای کردووە ئەم جا دێتە سەر باسی خودی خۆت ئیاکە نەعبود و خوای جان ئێمە تەنها تۆ دەپەرستین و ئیاکە نەستەعین تەنها داوای یارمەتی هەر لە تۆ دەکەین اهدنا الصراط المستقيم بمان خەرە سەر ڕێگای ڕاست لێرەدا باسی خۆتە بەڵام بە کۆمەڵی بە فەردینا ناڵێ ئیاکە ئەعبود و ناڵێ ئیاکە ئەستەعین ناڵێ ئیهدینی نەخێر هەمووی خوایە هەموومان بەیەکەوە بۆ وا دەڵێ پێت دەڵێ خوای جان دەمم نایهێنە بەس باسی خۆم بکەم کە داوای پەرستنی تۆ دەکەم پێویستە لەگەڵ خەڵکیدا خوا پەرستم لەگەڵ هەموو ئەوانەی عاقڵمەندن و تۆیان بە تاک پەرستووە کە داوای یارمەتی لێ دەکەم لەگەڵ هەموو عاقڵمەنداندا لە پێغەمبەران و ساڵحان و خواناساندا کە کۆمەکیان بەس لە تۆ خواستووە لەگەڵ ئەوانە نەستەعین بە نونی جەماعە پاشان ئیهدینا خوایە نەکەر هیدایەتی خۆم بدەی خوایە هیدایەتی هەموو خەڵک بدەی ئێستا ئێمە خەڵکمان هەیە لەوانەیە چێ شەو نوێش بکە کاتێک کە خەڵکێک دەبینێ گومڕایە سەد دوعای لێ دەکات ڕەبی خوا لە ناوت بەرێ نەخێر ئیماندار فێری ئەوە بووە هیدایەتیشم بەتەنها ناوێ خوا هیدایەتی منیش و هەموو خەڵکیش بدەیت لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کابرایە کاتە خزمەت پێغەمبەر ئەعرابی بوو تازە لە دەشت و دەرەوە هاتبوو ئاوەدانی و شارستانیەتی نەبینی بوو وتی اللهم ارحمني ومحمدا ولا ترحم معنا أحدا يا ربي خويا بز رحم بمن وبمحمد بكي رحم بكسي ترنكي پیغمبر صلی الله علیه و سلم فرمود اول رحمت گوری خوات قتیس کل سمن و لسر خوات رخوا رحم به همو کس بکەی بۆیە ئیسلام پێمان دەڵێت کە داوای هیدایەتی شت کرد مەڵێ هەر خۆم مەڵێ هەر ماڵ منداڵی خۆم باڵە خوا هیدایەتی هەموو مرۆڤایەتی بدەیت خوایە هەرچی خراپەکارە هیدایەتی بدەیت ئێمە نوێژەکەمان بەڕێزان فێری ئەوەمان دەکا لەوەشدا لە داوای خێر و خۆشی و خواپەرستیشدا پشت لە یەک نەکەین و لە یەکتریدا نەبڕین لە حەجدا ئێمە هەمومان کۆ دەبینەوە ئەوە تاو عیبادەتێک کە ئێستا برایان و خوشکانمان لە حەج و خوا بەنسیب ئێمە شیکاولەوانیشی قبول بفەرمێ هەمویان بەیەکەون ئێمە بەرەو ڕۆژی عەرەفە دەڕۆین ڕۆژی عەرەفە یعنی چی یعنی ڕۆژی عەرەفە لە چێوی عەرەفات حاجی لەوێ نەبێ حەجی ئەو ساڵەیە قبول نییە بۆ ناودراوە ڕۆژی عەرەفە یعنی ڕۆژی یەکتر ناسین وەکو ئەوەی پێمان بڵێ موسڵمانان حەجەکەتان قبول نابێ ئەگەر ئێوە یەکتری نەناسن ئەبێ حاجی هەموو دنیا لە شێوی عەرەفات بێ 4 ملیۆن 5 ملیۆن مرۆڤ ڕەشپێست و سپیپێست و سوورپێست و ئەفریقی و ئاسیاوی و ئەوروپایی و ئەمریکی و ئوسترالی و ڕووسی هەر هەموو خەڵکی دنیا سەیری ئیسلام بەڕێزان چەند عەزیمە چەند دینی بەیەکەوە بوونە نایە مرۆڤایەتی تەفرەقە بێ ناڵێ بلۆکی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا ناڵێ ئەمریکا و رووسیا ناڵێ ئێران و فڵان نەخێر ئیسلامە دەیە مرۆڤایەتی کۆ بکاتەوە دەڵێ ئەگەر ڕۆژی عەرەفە لە یەک مەوقیعا لەگەڵ خەڵکا خۆت جیاکەیتەوە خوا حەجەکە لێ قبول ناکە چەند تەوافی کەعبەت کردبێت چیت کردبێ ڕەزمی شەیطانت کردبێ قبول نییە ئەگەر لە عەرەفەدا لەگەڵ خەڵکانە بی بۆ ڕۆژی عەرەفە ڕۆژی یەکتر ناسینە ڕۆژی یەکتر ناسینەوەیە هەر لە ناو جامیعات و شتەڵان ڕۆژ تەعاروف دەکەن ڕۆژی یەکتر ناسین مسلمانان دەبێ یەکتری بناسن ئیمانداران بەلانی کەمەوە یەکتری بناسن با جیاواز بین لە دەنگ و ڕەنگ و هەر پۆست و پلەوایەدا هەمومان مرۆڤین هەمومان بەندەی خوین بۆیە حاجی نابێت لەوێ بە ڕۆژوو بێت گەورەتر لە عیبادەتی ڕۆژوو ئەوەیە سێ شت بناسی یەکەم ئەڵڵا دەناسی بزانە ئەوانەی کە لە حەج بوون باسی یەکەن لە عەرەفاتە چۆن دڵ و دەرونیان بەرامبەر بە ئەڵڵا کوڵاوە خوا بە حەق باشتر دەناسی ئەمجا خۆت دەناسی چۆن بۆ گوناهەکانی خۆت دەگری چۆن هەمووی فرمێسک دەڕێژێ ئەمجا خەڵک دەناسی کەواتە ناب لە عیبادەتی ڕۆژوو لەوێ بۆ حاجی گەورەتر ئەوەیە خوای بناسێ خۆی بناسێ و خەڵک بناسێ ئێمەش لێرە کە لە حەجنین بە ڕۆژوو دەبین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە صحیحی مسلمە هاتۆ پرسیاری لێکرا لەبارەی ڕۆژی عەرەفەوە کە دووشەممە دەکا ئەم دووشەمەی کە دێتەوە ئەی پێغەمبەری خوا ڕۆژی عەرەفە ئەگە بە ڕۆژوو بین چ خێرێکی هەیە فەرمووی خوای پەروەردگار لە گوناهی یوکەفر السەنەة الماضیە والباقیە لە گوناهی ساڵی ڕابردووت خۆش دەبێت لەو گوناهانەی لە بینی خۆت و خوادا کردوتن لاپەڕەیەکی سپید بۆ هەڵدەداتەوە ساڵی داهاتوش ئەوەندە پڕبەرەکەتە لە گوناه دەتپارێزێت ئەو ڕۆژە لە قیسی خۆتان و ماڵ و مناڵتانی نەدەن بە هیچ شێوەیەک بەیزنی خوای گەورە مەگەر ئەوەی نەخۆش بێ عوزری شەرعی هەبێ لە خوشکان ئەینە هەمووتان بە ڕۆژوو بن بەڵێ ڕۆژی ناسینەوەیە ڕۆژی تەعارفە جاران دین بەتایبەت ئیسلام مەسەبی جیاوازی هەبوو بەڵام منهەجی جیاوازی مەزهەبەکان بەڕێزان ئەمە بوو ئیمامی شافعی
کە سەرمەسەوی ئێمەی کوردی مسلمانەوە بە شانازیەوە شافعی مەسەبین ئیمامی شافعی دەیفەرموو قولنا صواب يحتمل الخطأ وقول غيرنا خطأ يحتمل الصواب خەڵکینە قسەی ئێمە مەسەبی شافعی ئێمە وەکو شافعیەکان قسەی خۆمان بە حەق دەزانین مەسهەبەکەمان بەڕاست دەزانین احتیمالیشی هەیە هەڵەمان کردبێ قولی بەرامبەرەکەمان مەسهەبەکانی تر لە ئیسلامدا کە بۆ چوونیان هەیە بە هەڵەیان دەزانین بەڵام احتیمالیشیان هەیە ڕاستیان کردبێ ئیمام شافعی دەفەرمێ دەستت لە خێزانی خۆت درا بەس ئاوا دەستت بەری کەوت بەبێ هیچ شتێک دەست نوێژت شکاوە قولی خۆی پێ ڕاستە فەرمودەش دێنێتەوە قولی ئەبوو حەنیفەی پێ هەڵەیەکە لە دەست نوێژن نەشکاوە بەڵام هێشتا دەرگایدا نەخستووە ئەڵێ ڕەنگە ئەبوو حەنیفە ڕاست بکات دەست نوێژن لە خێزانی نەشکە و ڕەن بێ من هەڵم کردبێ هەرچەند ئێستان بۆ چوونی خۆم پێ ڕاستترە کەواتە ئەم دەرگایە ناهێڵە مسلمانان تەفرەقە بن شافعیەک ڕقی لە حەنەفیەک نابێ ڕقی لە حەنبەلیەک نابێ ڕقی لە مالیکیەک نابێ محمد رشيد رزاق مجدد أمسد إسلام بولي فرمو نتعاون فيما اتفقنا عليه ويعذر بعضنا بعضا فيما اختلفنا فيه لقال همو خلشي دنيا دا لقال مسيحي كان دا لقال جولك كان دا لقال أين كان ترى منهج من أمي مسلمانان أو خاليك لسريها وبشين دسري كود بينوانه ويالمتي يكتر دين همو أبرزاني كالأوروبا زور جادين ولير دام بينهم تو لقال كابراشي مسيحي لقال جولك يجي لبريطانيا لأمريكا لهر شوينك الدنيا داي متفق بەلەسەر خاڵێکا کە پشتی تێمەکە پارچە پارچەمە بەڕق لێی نەبێ بڵێ وەرە خاڵی من و تۆی مەسیحی و جوولەکەوەی ئەللا نەعبودە ئیلا الله شێمەی دروست کردۆ خوا ئەو خوا نابێ هاوبەشێ بێ کاکە خۆ لەم با لەمەدا متفق بین با لەمەدا متفق بین وەرە با لەوەدا متفق بین هەرچی پێغەمبەری خوای ڕاستە من پێغەمبەری تۆ بەڕاست دەزانم هی ئەو بەڕاست دەزانم تۆش پێغەمبەری من بەڕاست بزانە وەرە با خاڵە هاوبەشەکان بدۆزینەوە ئەمجا تۆ بۆی مەچۆڵە بۆ عەرەق دەخۆی بۆ گۆشتی بەراز دەخۆی بۆ تەنورە لە پێدا بۆ قاشت ڕوتە لەو خاڵەدەندا عوزر بۆ یەک دێنینەوە والله لە سەدا دوی خەڵکی ئەمریکا بەداخەوە تا ئێستا ئیسلامیان بە جوانی پێگەیشتووە ئەینا فەقیرە هەر تەقینەوەی بیستۆ تیرۆری بیستۆ یازدەی سێپتەمبەری بیستۆ کاری مخابەڕاتی ئاگالێنیە و ڕیشێکی خرافی بینیوە بۆتە تەمسیل لەسەر هەموو مسلمانان ئەبێ عوزری بۆ بینینەوە بڵێن والله ناحەقینە دیمەنێکی جوانی لە جیهانی ئیسلام نەبینیوە عوزری بۆ دێنینەوە ئەویش عوزر بۆ ئێمە بێنێتەوە بڵێ ئەو مسلمانانە فەقیرە خۆ دەسەڵاتیان نەبوو ڕۆژێ نمونەیەک پێشکەشکەن هەر چەوساونەوە لە وڵاتی خۆیاندا هەر بوونە قوربانی و هەر دیکتاتۆر بەسەریانەوە بووە ئەو کاتە مرۆڤاتی پارچە پارچە نابێ نە مسلمانێک ڕقی لە مەسیحیەکە نە مەسیحێک ڕقی لە جوولەکەیەکە جیهانێکی تەبا دروست دەبێ سەید قوتب نازانم خەڵکانێکی یادڵان قسەکانی خراپن بەڵام من ئەوەی کە دەیخوێنمەوە قسەی جوانم لێ بینیوە سەید قوتب بەڕەحمەت بێ دەڵێن مسلمانان پێویستە ئەلئومەة الواعیە بن مسلمانان نابێ گەمژە بن مسلمانان دەبێت ڕۆشنبیر بن مسلمانان چاویان کراوە بێ القيمة في الأرض على الحق والعدل والخير إسلام لهر شوينك لمس الزويدة أمس يشتري له إسلامه هشتك لسر زويدة أمس يشتري لهر لغاتك عبينيد برزان أو حكم إخوالي يكم تشسباندني حق راستي حق تشسبا توكو هاولاتك أركل لسر شامبو ما في خوش الدراية حكمة أركي دخستي سرشان بلا ما في شيء دخواردي دوم عدل هبو سەرۆکی وڵات لەگەڵ هاوڵاتیەکە لە بەرامبەر دادگادا بە یەک چاو سەماشا دەکران سێمیان خەیر هەبوو خێر و بەرەکەت و خۆشی و ئەمن و ئەمان و کار و کەسابەت و خوێندن و ژیانی تەندروست و سیحەت باشی و ژینگەی پاک ئەمە خێر و بەرەکەتی خوا لە هەر شوێنێکە ئەمە هەبوو دینی خوا لەوێ حاکمە کاکە دینی خوا بەوە نێت و ئاڵایەکی ڕەش بنووسی لەم سەر بەوە سەر هەر بەلافیتە بەڵام خەڵکی سەر بڕی بەڵام خەڵکی جەڵ دێدەی دینی خوا سید قوتب ڕەحمەتی خوا لێ بەدەفەرمێت لە هەر شوێنێکی دنیادا بینیتان سێشت هەبوو دینی خوا لەوێ حاکمە حەق و ڕاددادگەری هەبوو حەق هەبوو مافت دەخدرایە ئەرکیشت پێ دەستپێدرا عەدل و دادپەروەری هەبوو کەس مافی ئەوەی نەبوو تەداخل بە دادگادا بکە کەس مافی ئەوە هەبوو نەبوو تەلەفۆن بۆ حاکم بکە حاکم کە هاوڵاتی دەچۆ بەردەستی فەرقی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و حەماڵێکی بازاڕی نەدەکرد بە یەک چاو قانون سەیری خەڵکی دەکرد لە هەر شوێنێکی دنیا ئەمە بینی حکمی خوا لەوەیە سێمیشیان خێر هەبوو خەڵک ئازاد بوو دینداری دەکرد خەڵک ئازاد بوو لە کەسابەتە ئیش بۆ هەمووان هەبوو گەنج ڕێزی لێ دەگیرا پیر مافی پارێزراو بوو بە خانەنشینی سوالکەر نەدەبوو ئینسانەکان ڕێزیان هەبوو لە ناو یەکترا ژینگەیان پاک بوو وڵاتیان سەوز بوو دار و درەختیان زۆر بوو ئاوی باشیان هەبوو کارەبای باشیان هەبوو ئەمانە خێر و بەرەکەتن ئەمانە لە هەر شوێنەکە بوون بەڕێزان ئیسلامە ئەمە دینی خوایە ئەوە ئیسلامە کۆمان دەکاتەوە بۆیە پێغەمبەری خوا فەرمووی عەلەیکە بالجەماعە ئەی مسلمان قەت لە کۆڕ و کۆمەڵی مسلماناندا مەبڕێ فإنما يأكل الذئب القاصية چونکە بەردەوام گورگ لەو مەڕە دەخوا کە لە مێگەلدا بڕاوە گورگی شەیطان دێ و داد دەبڕێ
ئێستا تا جومعەیە بە تەنیا 1000 نوێژ بکەی لە ماڵەوە قبوڵ نییە ئیلا مەگەر نەخۆش بێت نەخۆشەکەش بۆی نوێژ جومعە بکە بێ نوێژی نیوەڕۆ بکە ئەبێ ئیلا بێ لەگەڵ مسلماناندا کۆبیتەوە ئیسلام داوامان لێ دەکات بە فەرز کە پشت لە یەک نەکەین و لە یەکتری دانەبڕین مەسیحی و مسلمانان جاران مسلمان نەیدەوێرا مۆڕە لە مەسیحی بکە ئێمە ئەم دینەی کوردەواری خۆمان بەڕێزان چەند بەرەکەت بوو چونکە ئەگەر مۆڕەی لێ بکردا دیگو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێ عاجز دەبێ من ئازا ذمیان فقط ئازانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی هەر کەس لە ئومەتم بە چاوێکی مۆنەوە بە چاوێکی گرژەوە بە زمانێکی زبرەوە ڕوو لە مەسیحیەکە و ئازاری داوە ئازاری منی داوە ئازاری جوولەکەیەکدا ئازاری منی داوە چونکەوە زەمانیان هەیە لە وڵاتی ئیسلامدا دەبێت ڕێزیان لێ بگیرێ ئەوە تا سێریکە لەم هەولێرەدا لەو کۆیەدا لەو فڵان شوێنەدا لەو سلێمانێدا لە هەموو جیهان کوردستاندا لە ئێراندا لە کوردستانی ئێراندا ئەو هەموو مەسیحیە جوولەکە هەبووە کەی مسلمان ئازاری داوە فرێتی ئازاری دەم ئازاری پێغەمبەرم داوە دین مرۆڤی کۆ دەکردەوە تا بە تێگەیشتنێکی کوردانە و ڕاستەقینە هەبوو مەسیحەکەش بەخواوا بوو مەسیحەکەش ئازاری مسلمانی نەیەدا جوولەکەکەش ئازاری مسلمانی نەدەدا کەریمی عەلەکەمان هەبوو بەڕێزان لە دەوڵەتی کوردیدا لە دەوڵەتی شێخ مەحموودی حەفیدا وەزیری دارایی بووە پیاوێکی مەسیحیش بووە شێخ مەحموودی حەفید کە نەوەی کاک ئەحمەدی شێخی سولەیمانیە نەوەی شێخ مەعروفی نۆدەیە کە ڕەیسی دەوڵەتی کوردی بووە وەزیرەکەمان کابرایەکی مەسیحی بووە کەریمی عەلەکەش کە خەڵکی سلێمانی بۆ ئێستانەوەکانی لە وەزارەتی ئەوقافە لە بەشی مەسیحیەکانن ئەو بەڕێزەش پارە و ماڵی خۆی هێناوە کە مەسیحی بۆ بە ماڵە مسلماناندا لە کاتی گرانیدا تەوزیعی کردووە ها دین خەڵکی دانەبڕیوە ئێستا زۆر کەس باسی دیموکراسی دەکا ڕەخنە لە دین دەگرێت ئەڵێ دین خەڵکی پارچە پارچە کردووە ئەوەی کردو بە مەسیحی ئەوەی کردو بە جوولەکە ئەوەی کردو بە مسلمان نەخێر بە پێچەوانەوە بەڕێزان دین کاتی خۆی کە بە جوانی خەڵک لێ حاڵی بوو بەخوا هەمومانی کۆ کردبەوە شێخ مەحموودی حەفید کەنەوەی کاک ئەحمەدی شێخە نەیگوت چۆن کابرایەکی مەسیحی دەستم گڵاو دەبێ ها چ بوختانێک بۆ شەخی نەمردەکەن ئەڵەن شێخ مەحموود بۆیە دەوڵەتی کوردی دانەمەزراوە وڵات تەوقەی لەگەڵ ئینگلیزانە کردو عەباکەی لە دەستیەوە پێچاوە ئەو وەزیرەکەی مەسیحی بووە تۆ بڵێ ئەوەندەی عەقڵ نەبوو بێ لەگەڵ مەسیحەکە تەوقە نەکا ها چ بوختانێک بۆ خەڵکی سەرکردە مسلمانەکانی ئێمە دەکرێت دەیانەوێت بڵێن ئیسلام و کورد دووشتی لێک جیاوازن ئەگە مسلمان بیناوی بە دەوڵەت ناوانیە بەڕێزم دین هەمومانی کۆ دەکردەوە بەڵام بەداخەوە بەڵام ئەوەیە بەداخەوە ئەمڕۆ دەبینین دین خەریکە تەفرەقەمان تێدەخا دین بە ئایدۆلۆژیا دەکرێت ئەوە تا جاری وایە کابرا لە ئەمریکاوە تەسریحێک بدا ڕقی لە هەموو مسلمانانی جیهانە مەسیحەکان دەکاتە دوژمنی مسلمانەکان کابرا جوولەکەیە لە دەوڵەتی ئیسرائیلدا بەناوی هەموو جوولەکەی عالەمەوە کەمینەیەک حکم دەکات دوژمناتی مسلمانان دەکات مسلمانەکە بەداخەوە لە ناو خۆیدا بەڕێزان مسلمانەکەش خەریکە لە ناو خۆیدا دەم دەخاتە دەمی یەکتر ئەوە ئێمە لە کوردستان ئەبێ وریابین خەریکە مزگەوتەکان دابەش دەبن ئەوە لە کام مزگەوتە بووی وەڵا لە مزگەوتی سەلەفیەکان ئەی لە کام وەڵا لە مزگەوتی سۆفیەکان سۆفیەکان کام باڵی سۆفیەکان کابرا هەر یەک تەریقەتن وەڵا ئەولیان لەگەڵ ئەو شێخەی ئەویان لەگەڵ ئەو شێخەیە شان ڕقیان لە یەکە ئەڵێ لە مزگەوتی سەلەفیەکان کام سەلەفیانە سەلەفیەکانی باڵی جیهادیەکانیان مەدخەلیەکان مامۆستا فڵان کەس یان مامۆستا فڵان کەس هەستێری کەم ئیسلامت چۆن خەڵک ئەو سەلام لەو ناکە کابرا مسلمانە لە مزگەوتی ئەچێت دەرەوە کاکە چۆن لە مزگەوتی فڵان کەس جومعە دەکەی وەڵا سەلامت لێ ناکەم ئەهلی بیدعەیە ئەوە قەبری تێدایە ئەوە قوبوریە ئەوە موشریکە 1001 ناو ناتۆرە کابرا دەوێت نوێش بکە ئەو پێکتێ بە پەنجەد ئەوە بژڵێنێ وکتێ دەستەوە بگرێ وکتێ دەست بگرە فەقیرە وەڵا گەنجەکە واز لە نوێشکردن دێنێ نازانێ بە قسەی کامیان بکە ئەو دڵە دەست نوێژ لە ژنی دەشێ وڵا کاکە ناشکێ یەکتریش ڕوون ناکرێتەوە هەر یەکەش بەس خۆی پێ ڕاستە ئەڵێ بەس ئەوەی من ڕاستە و تۆ هەر هەڵێ هەر بەس مسلمانان هەر ئەوەی شیعە و سوننە ئەمڕۆ بە یەکتری دەکات لەو بەغا و مووسڵ و ئەوانەی ئەوەی شیعە و سوننە لە یەکی کوشتووە کوا ئەمریکا خەڵکی ئەوەندە کوشتووە کوا داگیرکەرێک ئەوەندە خەڵکی کوشتووە بە پێچەوانەوە هەر ئیسلامەکەی خوێنی خۆی دەڕێژێ ئەها 1400 و ئەوەندە ساڵ لەوە پێش پێغەمبەری خوا ئەم دەردەی لەبەرچاو بوو لا تەقاتەعوا خەڵکینە لە یەکدا مەبڕێن خەڵکینە پارچە پارچە مەبن یەکەم شتێکیش کە وریانەبی داد دەبڕێ لە یەکتر دینی خوایە ئەو دینە حەقەی کە چەترە و هەمومان کۆ دەکاتەوە بە نەزانی بەکاری بێنی ئەبێتە مای پارچە پەرچبوونمان ئەو بە خلاف دەزانێ ئەو بە گومڕا دەزانێ ئەو بە قوبوری دەزانێ ئەو بە مشریک دەزانێ ئەو بە بیدعەتی دەزانێ کەسی پێڕاز نییە بەڵام ئیمامی شافعی ئێمە دەیفەرموو ڕەئی من ڕاستە بڕوان پێیەتی کە ڕاستە بۆیە بە شوێنی کەوتوم بەڵام بەخوا احتیمالی هەڵەشم کرد بۆ بەرامبەرەکەم ڕاستی کرد بێ ئەو احتیمالە هەر دیاڵمەوە ڕەنبێ ڕۆژە من هەڵەبم بەرامبەرەکەم ڕاست بێ لە جیهانی ئیسلامدا ئێمە مێژوویەکی جوانمان هەیە خلاف دەبێ زانایانی ئیسلام جاریوان ناڕەحەت دەکرێن بەڵام گیانی لێبوردەییان هەبووە ئەچینە خزمەت زاتێک لە کۆتایی وتارەکەماندا ئەمڕۆ بەس ئەوە ئاڵقە باز دەکەم بەس دین یەکێکە لەو چوار شتەی یان کۆمان دەکاتەوە یان دەمانکا بە دوژمنی یەکتر ئێمە ئینشەڵڵا کۆی کردوینەوە ئەبێ ئەوانەش ئاگادار بن کە خەریکە دین دەکەن بە مای پارچە پارچەبوونی خەڵک
تێنەگەیون دین چەترێکە هەموومان دەتوانین لە ژێریا کۆبینەوە. زاتێک باسی ژیاننامای دەکەین کە مەولانە خالیدی نەخشبەندیە. مەولانە خالیدی نەخشبەندی کە لە 1993 کۆچی لەدایک بووە، یعنی 246 ساڵ لەمەوبەر 246 ساڵ لەمەوبەر لە قەرەداغا لەدایک بووە. لە ساڵی 1213دا لە تەمەنی 20 ساڵیدا کە شێخەکەی سید عەبدولکەریمی بەرزنجی کۆچی دوایی کردو وەفاتی کردو ئەم چوە دەرسی کتۆتەوە لە شوێنەکەیدا لە تەمەنی 20 ساڵیە ئیجازەی تەدریسی هەبووە. پاشان چۆتە شاری مەدینەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خزمەت مەرقەدی پیرۆزی پێغەمبەرا دەبێت صلی الله علیه وسلم. لەو کاتەدا بەدووی مرشیدێک و کەسێک و مامۆستایەکە دەگەڕێ کە دڵی ئاودا بە خواپەرستی و سلووکی بەرز و ئەخلاقی پەسەند. کابرایەکی عەوامی ڕەش دەبینێ، کابرایەک پێی دەڵێ، کابرای خەڵکی یەمەن دەبێت زانا دەبێ، پێی دەڵێ وەرە نەسیحەتێکت بکەم، ئەچیت بووە مەکە؟ ئەڵێ بەڵێ. ئەڵێ لەوێ کابرایەک دەبینی لە لای کەعبەوە شتێک دەبینێ کە بە ظاهری شەرع غەڵەتە، بەڵام تۆ ڕەخنەی لێ مەگرە و گوێی لێ بگرە، قسە مەکە، بەگشت یامەت و گوێی لێ بگرە. سێرێمە کەرامەتی ئەولیا و پیاو ساڵحانە. ئەم ئیسلامە دڵی پاکردبوونەوە بەرامبەر بە یەکتر. کاتێ دێ بۆ مەکە سێ دەکا کابرایەکی عەوامی ڕەشی گەورە لە بەردەمی کەعبەدایە پشتی بە کەعبەوەیە و ڕووی کردوتە مەولانە خالیدی نەقشبەندی، ڕووی تێ کردووە. ئەویش خەریک دەبێت قسە بکە، بڵێ ئەوە تۆ چبی ئەدەبیەک دەکەی، هیچ کات نابێت پشت لە کەعبەکەی، بێ ڕوو لە کەعبەکەی، بەردەوام سەیری کەعبەکەی، چونکە بسەیرکردنی کەعبەش بە عیبادەت حیسابە. لەو کاتەدا قسەی کابرا پیاو چاکە یەمەنیەکەی مەدینەی بەبێ دەکەوێتەوە، ئەڵێ با قسە نەکەم. ئەویش زەردەخەنەیەکی بۆ دەکات، لە وەرە پێشەوە کوڕم، پێ نەوترا لە مەدینە ئەگەر شتێکت بینی بە حیساب مخالیفی شەرع بۆ قسە مەکە؟ ڕۆڵە گیان تەماشاکردنی ئینسانی مسلمان لای خوا لە کەعبە بەڕێزترە. بۆیە من کە تۆم بینی پشتم لە کەعبە کرد و ڕوون کردەتەوە، هەرچەند بەزایی تۆ بە حیسابکارێکی باشم نەکردووە. کوڕی خۆم، تۆ گەنجێکی تەمەنە دوا دەوری 26 ساڵە، بەدووی حەقیقەتا وێڵی، حەقیقەتی تۆ لە وڵاتی حیجازا دەست ناکەوێ، بڕۆ بۆ وڵاتی هیندستان، بڕۆ بە وڵاتی هیندستان، نوری ڕۆشنایی دڵی تۆ لەوێ دەست دەکەوێت. ئەو کاتە بەڕێزان ئەمە نوری ئەولیانی خوایە، پیاو ساڵحان دڵ و دەرونیان ئاوە بەرامبەر یەک پاک بووە، بەبێەوەی پێشتر یەکتریان بینی بێ، بەس بە فەزلی خوا دڵیان بەرامبەر یەکتر پاک بوو. دێتەوە بۆ سلێمانی و کابرایەکی هیندستان دەبینێ، دەڵێت شێخێک هەیە لە هیندستانە زۆر بەناوبانگ بێ، ئەویش دەڵێ مەولانە عەبدوڵڵای دەهلەوی هەیە لە جیهانابادە، لە ساڵی 1224 دەڕوە، تەمەنی 31 ساڵ دەبێت، 2 دانە ساڵ زۆر بە زەحمەت دەگاتە هیندستان لە خزمەتی ئەو شێخەدا دەمێنێتەوە، تەریقەتی نەقشبەندی وەردەگرێ. لە 1226 کۆچیدا نزیکی 200 ساڵ لەمە پێش دێتەوە بۆ سلێمانی. ئالەو کاتەدا کە ئەم زانا گەورەی ئیسلام دێتەوە، چونکە شتی زۆر تازەی پێیە، وتارەکان و مەوعیزەکانی قبوڵی خەڵک نابێ. بۆیە خەڵکی دەنێرن لە مووسڵەوە کابرایەک بە ناوی شێخ یەحیای مزوری کە عالمێکی گەورەی زۆر کوردی بەرزە، دێن گفتوگۆ لەگەڵ مەولانە خالیدا بکە، بڵێن ئەم شتانەی تۆ هێناوتە ڕاز نین، ئەم تەریقەتەی هێناوتە چییە؟ بەڵام کاتێک شێخ یەحیای مزوری لە مووسڵەوە دێتە سلێمانی گفتوگۆی لەگەڵا دەکا، تێدەگا کە ئەم پیاوە چ بەهرەیەکی گەورەی خواناسی و دینداری پێیە، ئەبێتە یەکێ لە مریدان و شوێنکەوتوانی، حەسوود نابێ پێی. نایارەکانی جارش کە دایانەوێ لە ژێر چەتری ئیسلامە خەریک نەبی خەڵک تەفرەقە دەبێت، بەڵام مەولانە خالید وریایە، زیرەکە، خواناسێکی ڕاستەقینەیە و چاک لە دین حاڵی بۆ، کوردی ئێمە ئاوا لە دین حاڵی بۆ بوون. نایارەکانی کەسێک بە ناوی سەید ئیسماعیلەوە کە پیاوێکی نەخوێندەوار و فەقیر حاڵ دەبێت، بەکرێ دەگرن بە پارەیەکی زۆر. ئەڵێن کاتێک کە مەولانە خالیدی نەقشبەندی لە کۆڕ و مەجلیسیا خەریکی وەعز و ئامۆژگاری خەڵکە، تۆ بچە بڵێ قوربان خەوێکم پێوە بینیوی، دەچێ بڵێ قوربان خەوێکم پێوە بینیوی، مەولانەش دەفەرمێ ئینشاءڵڵا خێر دەبێت بۆ ئێمە، شەڕ دەبێت بۆ ناحەزانمان. خەوەکەت چییە؟ ئەڵڵا قوربان ناخۆش بوو، لە خەومە هەردوو چاویان دەرێناوەی، لە خەومە هەردوو دەستیان بڕی بووی، هەردوو گوێیان بڕی بووی، زمانیان دەرێنا زمانیان بڕی، فڕێیان دەیتە سەرنگوێکێکی پیسەوە، لە پیسیان هەڵکێشای. یعنی ئەمە لەبەر چاوی ئەو هەموو خەڵکە مرید و مەنسوب، ئێستا لەبەر چاوی ئێمەدا خەڵکی بڵێ وەڵڵی خەونێکی وان پێوە بینی نەفرەتت لێکرا بوو، هەر لە خۆ دڵی شوێن کەوتوانە سار دەبێتەوە. ئەم بوختانەی بەدەمەوە دەکا ئەم خەونە هەڵدەبەستێ بۆی مەولانە لەبەر چاوی شوێن کەوتەکانی ناشرینکە. مەولانە خالیدی نەقشبەندی ئەزانێ ئەم کابرایە لە سیمایدا دیارە، لە قسەکانیدا دیارە ئەم خەونەی هەڵبەستووە، بەڵام خەریکە موسڵمانان تەفرەقە تێدەکەون،
خەڵکەکە خەریکن لێی تووڕە دەبن دەفەرمن نا هەر کەسێ منی بەدڵ خۆش دەوێ با هاوکاریی ئەم بەڕێزە بکات دە سەسرێکی بۆ ڕاخن و پارێکی بۆ دانێن بە برایەکی خۆشی دەڵێ 1000 قڕان پارەی بدەیە لە خۆشی ئەو موژدەی کە ئێمەی بەخشیوە ئینشەڵڵا ئەم خەونە خێر دەبێ بۆمان شەڕ دەبێ بۆ ناحەزانمان کابرا کە ئەم هەڵوێستە دەبینێ ئەم لێبوردەیە ئەم سینە فراوانیە ئەم هەموو ڕێز و حرمەتە ئەوەی کە ئەم درۆی بەدەمەوە کردو و بوختان بە خەونیش دەکا بۆی ناشرینێکە کەچی ئەو هاوکاری دەکا و دەستی سۆز بە سەریادێنێ ئەڵێ دەی خەڵکینە بە شاهید بن من درۆ دەکەم واللهی بوختانم بۆ فڵان کەس بە کرێ گیرا بووم تو خوا ئەم پیاوە زۆر گەورەی و ئاگاتان لێ بێ ئیسلام بەڕێزان ئەو ئاینە ئەبێ وریابین کۆمان کاتەوە هەر کاتێک ئاینی خوا بوو بەهۆی جیاوازی و دووبەرەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێرازی نابێت چونکە لە سەرەتای فەرموودەکەدا فەرمووی لا تقاطعوا ئومەتەکەم پارچە پارچە مەبن ئەسبابەکانی جیابوونەوەی خەڵک لە یەکتر پشت لە یەکترکردن دابڕانمان بەشەکەی تری ماوە ئینشاءالله هەڵی دەگرین بۆ وتاری داهاتوو یا ڕەبی خۆی ڕەحممان پێ بکەیت یا ڕەبی خۆی گەورە لەبەر چاوی یەکتری یا جوانمان کەی و ناشرینمان نەکەی لە یەکتریدا نەبڕین مسلمانان براو خوشکی حەقی یەکتری بین ئاین کۆمان بکاتەوە ئاین جیاوازی نەخاتە نێوانمانەوە یا ڕەبی خۆی پەروەردگار لەم ڕۆژە مبارەکەدا لەبەر خاتی هەر کەسێک کە دوعاکانی لای تۆ ژیرایە و ئامین بۆ ئەم دوعایە دەکا خۆی شیفای نەخۆشەکانمان بدەیت یا ڕەبی خۆی شیفای هەموو نەخۆشەکانمان بدەیت یا ڕەبی خۆی شیفای هەموو نەخۆشە جەستەیی و دەرونیەکانمان بدەیت ڕەحم بە حاڵمان بکەیت ڕەحم بە ئەولادەکانمان بکەیت یا ڕەبی خۆی هاتنی جەژنی قوربانمان لێ پیرۆزکەی ببێتە مایەی خێر و خۆشی و بەرەکەت و ڕەحمەت بەسەر کورد و کوردستان و هەموو مسلمانان و هەموو مرۆڤایەتیدا بەگشتی یا ڕەبی خۆی عاقبەتمان بەخێر بژێڕی ئەولادەکانمان ساڵحکەی خێزانەکانمان بەختەوەرکەی ڕووسور و سەربەرزی دنیا و قیامەتمان کەی آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون